بله برا. ئەس ناوم قادر نادرە لە سوید تەلەفۆن دەکەم پرسیارێکمان هەبوو بله برا گیان. هۆی چی ئەو زیندانیانە نابنەوە محەتەی هەولێرێ یانیوانە دوو مانگە حکوم دراینا چه؟ ئەو پێنج زیندانیەی بادینان ئەتۆ دەزانین چیە تۆ دایمە فێر بووی لە لایوی باسی من دەکەی ئێساش پرسیار لە من دەکەی. ئەوجە چیە لە قابلە تو بەس پرسەکی باڵای حکوومەتی کو بەعست ناکرێ بەعسی ئەمە خزمەتکاریە وڵاتەیمە. مادەم ئێوە پرسیار دروی چی کرا؟ بوختان بکەی تا ئەو دەنگە تەزیل دەکەم ها ئەو دەنگە تەزیل تەزیلی کە ئەتو سە جار گوتیتی هەندە 3000 بەڵتە چیە؟ ئەرێ وەڵاوت گوتیە بە مەبدەعم وەت گوتیە فکریە چییە؟ چییە تۆ لەوێ ئەی چێ ئەوانەی بارەگا دەسوێنن ئەوانەی تاقیق خەڵک دەکەن بەهەرحاڵ ئێساوە کێشەک نییە با نەچینە سەر ئەو باسە ئەتۆ هار بووی ئەتۆ هار بوو لەسەر لاهوری چ عێلاقم بە لاهوراوانەدا کاکە ئەوە من دەوێرم برێم نەفرەت لە لاهوری بەزە تو دەوێری برەی نەفرەت لە مەسروری کوڕە من نەفرەت لە ئاژەلیش ناکەم تو شەرم ناکە نەفرەت لە خەڵک بکەی ئەی چۆن یەکێک تۆ لە وڵاتێکی دیموکراسی دەژی تۆ لە وڵاتێک دەژی پڕی دیموکراتیەتە بۆ خۆت لەوێ نانی سۆشیال ئەی چێ ئەو خەڵک ناکەی جنێ بدەی تۆ عیب ناکەی جنێ بدەی ئێستا من جنێ بە ئاژەلیش نادەم کورە بابەت و خەڵک تیرۆر دەکەی کاکە ئەستاتە گومانە لەسەر چەندین تاوانت کردیە ئەتو چ قسەی بریقەدار دەکەی چێ نەزانی ماندێلای ئەتو یەک دەلیلم بۆ بێنەکە ئەی چێ ئەو خەڵکەی لە زیندان دەگری و ئەزیەت دەدا تیرۆر کردووە ئاهلن وەسالن دژمنی کوردستانم تیرۆر کردووە ئاهلن وەسالن ئەی چێ ئەو خەڵکەی ئەزیەت دەدا نانا چێ ئەو خەڵکەی ئەزیەت یەک دقە چێ ئەو خەڵکەی لە زیندان ئەزیەت دەدا ئەو خەڵک ئەوجا من دەلیل ڤیدیۆت لە چێ لۆ بینم من خزمەتکاری ئەو وڵاتەیمە من خزمەتکاری مەسعود بارزانی و ڕێبازەکەیمە بکوژێم نەکوژێم ئەی چێ سەردەشی تیرۆر کرد چێ سەردەشی تیرۆر کرد کاکەسە پرسیارەکە لێکەن واز بینە لەو حکایەتە مێشەی تێدەگەی بەسە بکە ئەتو ئەو تۆ لە وڵاتێکی نانی سوشیال وەردەگری لەوێ لە پشت باشە شەرم ناکەی لە خۆت بۆ عمرەوە درۆی دەکەی کە ئەمن لە سوسیالم شەرم لە خۆت ناکەی تو شەرم لە خۆ ناکەیت لە تیرۆری خەڵک دەکەی ئارێ وەڵا ئەم دڵنیام لەوەی تۆ بەشەشی لەو سیستەمە ئەوەی ئێرهابیە ئەو خەڵکەی لە هەولێرە گیرا و کوژە چێ کردی ئەو خەڵکەی لە تاقیقی لێ دەکرێت چێ دەکات کورە بابە عیبە بەو زمانی قسە مەکە چاوەکەم عیبە تو بەرپرسە چێ ئەمنی ئەو زمانە لوسا کوڕە لە پشت لاپتۆپێک دانیشتووی فشتە دەدانیشە بۆ خۆت عیبە ئێستا وەرە بەمرێ وەرە ئەنگۆلۆ ئەزیەتی و پێنج زیندانێ دەدەن وەکو هەموو زیندانەکانی دنیا قانونە لێرە هەر کەسێتیشیان وڵاتەی بێ سزای خۆ وەردەگرێت بە پێی ناگەن ئەوە دامانە ئەو تاوانەشتان کرد وەکو هەموو تاوانەکانی کە بەس لۆ تەحویلی محەتەیان ناکەن لۆ مەهاجیان و چی خەڵک نییە ئەتو لە ئاسایشی لە ئاسایشی گشتی ئەتو بەرپرسی ئەم بەرپرسی چما ئەوڵای ڕائیدی ئەتو تاقیق لە خەڵک دەورەوە چەند کەسێکی چلکاوە خۆڕناوی من دێنە نازانشی کوورە بۆ تو دەتەوێت مەسئول بی و باسی شت نەکرێتەوە تو چی شعر دەنووسی تۆ دەزانی ئەگەر تو های باست دەکەن ئەگەر تو هیچنی باست ناکەن کۆرە با باز لەو قسە بکە هەموو کەس باز دەکرێت بەس چێ باز دەکرێت سەدامیش باز دەکرا قاعیدەش باز دەکرێت داعشیش باز دەکرێت کورە بابە بارزی چ و عاریزی چاوەکە من لە ئەوروپامە لە خۆشترین وڵاتم ئەتو باش دەزانی ئەتو لە ئاسایشی ئەگە بەڵگەکە تێلۆ لەسە من بە دیار نایەخی خۆ لە تو ساڵ دیکەش بە زمانی تۆ قسە ناکەم کورە منداڵ بازاڕانی قسەی دەکە منداڵ بازاڕانی شەرمە شەرم کاکە کورە دە بابواز بێن ئەم بۆ ئەوی ڕەخنەتان لێ بگری شت لە چییە لە پشت لاپتۆپێکی داعانیشتی دەنجی خەڵکی تەزجێل دەکەی باسی خەڵکی دەکەی باسی نامۆسی خەڵکی دەکەی کوڕە دەدانیشە تخوا بە جدیەت و بەرپرسەرکی باڵای پلە چیە لە ئازایش تخوا بزانم ئەو ئاستە نزمەت هەیە بەس بزانم
لە قسەکردن ئەگەر ئاستی من وەکو ئاسی تو نەزم بە ڕاست خۆمی دەحاڵ ئێ وەڵی ئێستا بە سیارێ بڕۆ ناو بەحری قەندیلی ئێستا بڕۆ ئێستا لە چێندەر ئاوزەیە بڕۆ خۆت ئەوەکە ئێستا ئەمەوەی بڵاو دەکەمەوە با خەڵک بڵێتی عیبە حیا یعنی ئیسا شەر دەکاتەوە کەسی وەکو تۆ لەسەر ئەی براکەم بۆ چمان کردیە لاپتۆپی چێ ئەمە لێرە ئەنفالمان بە جینۆساید ناسا یەک دقە تاکە کوڕە خەڵکەوە قڕنی بیستوەیەک ئێ بابە ئەنگۆ بیر بکەنەوە ئەنگۆ دار و بەتف و نەعلەتتان لێ دەکا لە وڵاتێکی دیموکراسی و قادر نادر فشەکەر و نازای باشە دوو کتێب بخۆت بخوێنەوە باش خوا معقولە ئەمن تف و نەعلەت دەکرێ میان ئەنگۆنا